إمام عمر لقل عياشي كري ربيعة لقل هشامي كري عاصة أمان عاصي كري وائل هرسي كان بيك وبرياردن كسبين اللفلان الشوينا كوبينو هجرتك باشا وعددن أقرم سيانا بيكوا هر كامان ناتين ديارة وقرتوانا أو دوانا كيتر بقى نواسيبة دياري باوا أينو هنشتوشي مشكلة نبن بابا جيان بيالو نبرون والله باني لفلان الشوينا إمام عمر عياش هردو كان حاضر بن بلام هشام دنگيني دنگو رنكيني هشام تو مزل قرتوانا وبسوانا تو نيالو اوان ليه دنا الرون بو شوي بو مدينة قنا قباء بپلا أبو جهل باشا لقال برايكي تريا أبي بيكا وأقنا شوي أقنا مدينة أتنا قباء لويه عمرو عياش بيكا وبينن عياش ئامۆزایانە وەکو باوک برایشیانە وەکو دایک یعنی برای دایکیانە ئامۆزایشیانە وەکو باوک کاتی خۆی ئاوەها بۆ مەسەلەن برایەک کە براکەی وەفاتی کردووە براژنەکەی هێناوەت تێگەن برایانی خۆ ئێستاشە لەناو خۆماناشتی ئاوەها بە گونجێ ڕوویدا بێ بۆیە ئەم سیانە برای دایکین لە باوکیشەوە ئامۆزە کاتێک کە ئەبینن ئەم برایان ڕۆیشتۆ ناوم ئەڕۆ نەیگەڕێننەوە ئەچنە ئەوێ و پێڵێن چی پێ بڵێن ڕایەوە بەم کوڕ ئەڵێن ئێیاش وەڵڵاهی دایکە ناڵێن دایکمان دایکە بۆی سۆزی بجوڵێنن دایک بڕیاری داوە شانە نەهێنێ بەسەریا سێبەریش نەبینێ حتا وەکو تۆ نەگەڕێیتەوە چاوی بە تۆ نەکە ئیمامی عومەر ئەو پیاوە زۆر زیرەک بووە زۆر ینی پێشبینیەکانی زۆر مین بوون پاشان سەیری شتی کردووە سوبحانەڵڵا ڕەت پێکاوێتی ئەی عومەر ئەڵێ عیاش وەڵڵاهی درۆ لەگەڵاکن ئەمە فێڵە کورد نەکەیتە داویانە بەڵام عیاش سوبحانەڵڵا لایەنی سۆز و هینی زاڵە بێ بەسەریە ئەم بابەتی دایکی کە بۆی باسەکەم تەسیری تێکە ئەڵێ بەخوا ئینە هەنێ پارێشم داناوە ئەمە کاتە پاساوە بۆ لای ئیمامی عومەر هەنێ پارێشم داناوە کۆر ئیمامی عومەر ئەڵێ برا مەڕۆ وەڵای پارەکەی خۆمەکەم بە دوو کردەوە من خۆزانی دەوڵەمەندترین کەسم لەناو قوڕەیشە وەرە نیوی پارەکەی خۆم تێمێ ئیترەوە مەکە بە بیانەوە ئەوەڵێ نەوەڵا بەخۆ باشم بدەم دایکمەوە ئەزانم کورە ئەڵێ وەڵڵا بابەگیان دایک خەمت نەبێ بەخوا گەر ئەسپێ دایە سەری ناچارە بێ شانەی پیان بێنێ خۆریشتینی بۆ یانە ناچارە بێ بچێتە سێوە هەڵا عیاشە سوبحانەڵڵا هەر هینە تەسیراتی دایکی لەسەر دروستە بێ سەیری برانی خۆ توخوا ئەگەر کەسێک لە ئێمە ڕەفیقێکی برایەکی ئیمانی ئابەم شکڵە تکلیفی لێ بکە ڕەجای لێ بکە پێی بڵێ کاکە کورە بیکەڕێ خوا گوێم بۆ بگرە کاکە وەڵڵای دۆستات هەر بەگوێی نەکە چی پێڵێ موقیفی چۆنە بێ بەرەک دوورێ لە ڕوویە کۆرە بڕۆ ملی ئەشکا دەیتر بەخوا ملی بێوەژێر لاشەتەوەیتر من نایم بەدەمتەوە جۆ نامێ خۆ من کول بووم لەگەڵ تاوە نەقسم لەگەڵا کرد خەیر براتی ئیمانی هیچ کاتوانە بۆ لە نێو ئەسحاب ئیمامی عومەر وەختێک کە ئەم عیاشە هەر سوورە لەسەر ئەم کاری ئەڵێ دەی عیاشگیان وەرە من وشترێکم هەیە ئەوەی کە پێ هاتی وشترێکی زۆر نەجیبە زۆر ملکەچە زۆریش خێرای وەرە ئەدەمێ ئەزانم ئەمانە فێڵت لێەکەن بۆی نەکەویتە داوێ هەر بە حاڵ گومانێکی لێ بردن پێی پیانێ بێیترەمانە ناتوان پێتا بگەنەوە ئەم وشترە کەڵک دەخوا وشترەکەی خۆی ئەداتی بە وشترەکە ئیترەکەونە ڕێوە دێن لە نیوێ ڕێگا قسەکەی ئیمامی عومەر بەرچی ئەبوو جەهل ئەڵێ وەڵاهی عیاشی برام وشترەکەی من زۆر هینە خاو دێت و لە مای وەزئی تەواو نەبیێومان بۆ سوارم ناکەی لەگەڵ خۆتا عیاشیش دیارە عاتیفەکەی ئەوەی لێرەی هەر بە هەمان شکڵی نەبێڵێ وتی دەی بەرابەرە وەڵا بۆچی نا وەڵا یەخەدا بە وشترەکەی
هەر لەگەڵ ئەکەوێتە عەرز هەردووکیان بەیەکەوە پەلاماریەدەن ڕێکەی بەسنەوە یەنە حەتایکەن بەناو مەکەیە تێر و پڕیشی لێدەن مثلا باشە کەوێتەوە زانێ هیچی نەبووە نەخێر هەریە نایانەوەوانێ جای مامی عومەر باسی ئەو لامان دیمەنی ئێوەمان بۆکە ئەڵە شتێک دروست بوو لە دڵی هەنێکە دوایی درکاندیان کە وەڵاهی خوای پەروەردگار نە کەفارەت و نە هیچ نەتەوبە و نە هیچ شتێک ئەعلم یاشە وەرناگرێت مادەم ئاوەها کوفری هەڵبژارد و گەڕایەوە بۆ شوێنی خۆی و مسلمانانی بەجێ هەڵا دوای هیجرەت ئەمەی کرد هەنی دوای هیجرەت هەڵگەڕایەوە گەڕایە ئەڵێ نەزرێکی ئاوەها لە دڵ و دەروونمانە دەرنەبڕا بۆ هەنێک دروست بوو ئەڵێ دواتر کە پێغەمبەر هات عەلەیهی سڵات وسەلام ئەم ئایەتە هاتە خوارەوە ئەوەی سورەتی زومەر قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم هێشتا ئەمەر هەر سۆزی برایەتی بەدڵام ماوە ئەمە ئەنووسێتە سەر پارچە پێستێکە چیەکە و ڕێک بە نەفرێکا ڕەوانەیەکا بۆ کێ بۆ عیاشی برای ئەعمی پێ بگەێن عیاشەڵێ کە بۆیان هێنام هەر ئەم خوێندەوە چاومە بڕێت بەشی سەرەوەی ئاهاتمە بۆ خوار و ئەم خوێن هەرچی مەکرد لی تێدەی ئەممە نەم خوێندەوە تاوتم قەسەم بەخوا ئەمەم بەستی منە اینجا تێگەیشتم ئەیتر وتی دڵم ئاوی خواردەوە و بە پەنە هاتمەوە و خۆم گەیاندە موسڵمانە تەماشاکەن برانی ئەمە برایەتی بۆ لە نێوان ئەوانیش ئاوەها مامەڵەیان کردو